پەیام لە سندوقی ڕەشدا داهاتەکانی بەردەستی حکوومەتی هەرێم بۆ موچەی مانگی چوار ئاشکرا دەکات. بەپێی بەدواداچوونی پەیام حکوومەت پارەی زیاتر لە مانگێکی موچەی موچەخۆرانی هەیە. 400 ملیارەکەی بەغدا حکوومەتی عێراق لە ماوەی 2 مانگدا 800 ملیار دیناری بۆ هەرێم دابین کردووە. لە ناوەڕاستی مانگی سێ بەر لە ڕاگررتنی نەوت حکوومەتی عێراق 400 ملیار دیناری خستە سەر هەژماری وەزارەتی دارایی هەرێم، بەڵام کەس نازانێت چی لێکرا. بۆ جاری دووەمیش لە 18 نیسان ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا 400 ملیاری دیکە بۆ هەرێم بنێرێت. داهاتی خاڵە سنووریەکان و ناوخۆ سەرەڕای گەندەڵی و بردننی داهات لەلایەن پارتی و یەکێتی مانگانە 300 ملیار دیناری داهاتی مەرزەکان و ناوخۆ بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە، بە جۆرێک داهاتی خاڵە سنووریەکان 150 ملیار و داهاتی ناوخۆش زیاتر لە 100 ملیار دینارە. زیاتر لە 2 تریلیۆن دیناری نەوت بۆ حکوومەتی هەرێم ماوەتەوە. هەرێمی کوردستان بەبێ کێشە تا 25 سەی 2023 نەوتی فرۆشتووە. کۆمپانیەکانی بەرهەمهێنانی نەوتیش دەڵێن لە مانگی دەی ساڵی ڕابردووەوە شایستە داراییەکانیان وەرنەگرتووە. بەپێی بەدواداچوونی یادگار سەدیق لە ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیەت لە پرۆسەکانی نەوت، ئەو پارەی کۆمپانیا نەوتیەکانی هەرێم لە ماوەی 6 مانگی ڕابردوودا وەریان نەگرتووە نزیکەی 1 ملیار و 481 ملیۆن دۆلارە، کە دەکاتە زیاتر لە 2 تریلیۆن و 400 ملیار دینار. یادگار سەدیق ئاماژە بەوەش دەکات تێناگات ئیتر بۆ هەرێم ناتوانێت بەبێ قەرزکردن موچە دابین بکات. کۆمپانیاکان دەڵێن ئەو بڕە پارەیان وەرنەگرتووە، ئەی بۆ کوێ چووە و چی لێ هاتووە. داهاتی فرۆشتنی نەوت بە تانکەر دوای ڕاگررتنی نەوت لە 25 ئازارەوە بەشێک لە نەوتی هەرێم بە تەنکەر دەفرۆشرێت. لەمبارەوە دکتۆر غالیب محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق ڕایگەیاندووە ڕۆژانە دەسەڵاتدارانی هەرێم زیاتر لە 212,000 بەرمیل نەوت لە کێڵگەکانی خورمەڵە و گەرمیان کۆندێنسەیت و نەفتە لە کێڵگەی کۆرمۆر و کێڵگەکانی هەولێر بە پاڵاوگەکانی ناوخۆ دەفرۆشن. دکتۆر غالیب دەژڵێت هەر بەرمیلێک بە 70 دۆلار دەفرۆشن و داهاتەکەی ڕۆژانە لە 15 ملیۆن دۆلار زیاترە، کەسیش نازانێت چی لێ دەکرێت. هاوکاری هاوپەیمانان ئەمریکا مانگانە 30 ملیار دینار هاوکاری هێزەکانی پێشمەرگە دەکات و ڕاستەوخۆ موچەیان پێدەدات. ئەنجام حکوومەتی هەرێم مانگانە بۆ موچەی موچەخۆران پێویستی بە 910 ملیار دینارە، واتە بە 400 ملیارەکەی بەغدا 300 ملیار داهاتی ناوخۆ، 30 ملیار هاوکاری هاوپەیمانان و داهاتی فرۆشتنی نەوت بە تانکەر زیاتر لە موچەی موچەخۆران پارە هەیە. ئەمە جگە لەو 2 تریلیۆن و 400 ملیار دینارەی شایستەی کۆمپانیا نەوتیەکان کە بۆ حکوومەتی هەرێم ماوەتەوە و پێی نەداون.